ئەم ڕووداوە دوێ شەو سەعات 11 ڕوویاوە. تەمەن ئەو شوێنی ڕووداوەکە دۆڵی شۆرەیە. ئەم دۆڵی شۆرە نزیکەی 8 بۆ 10 کیلۆمەتر لە سنتری گەڵاڵەوە دوورە. ئەمە ئەو یەکێکە لەو خانوانەی کە لەسەر باخ و ڕز و کانوئایی خۆیان کردویانە ئاوەدانیتیان نەبووە. ئەو ڕۆژە تا ئێوارە وەکو خێزانەکە لێوە بوون. ئەم کوڕا ماوەتەوە هەندێک کاری باغداری هەبووە قەرار بوو ئەمڕۆ تەواوی کات. بەڵام شەو سەعات 11 بردمانە ئەبێت و کوڕە شەهید دەبێ. هەر بۆیە کەس نازانرێت لەبەرەوە کوتم ئاوەدانی لێنەوە تا ڕۆژی دواتر کە شوانەکان نەچنە دەرەوەی گوندەکە سێرەکەن ئەم خانووە تەخت بووە بۆ ئەزانن کە بردمانەکەی ئەو دەنگەی شەو تەختکردن و تەقانەوەی ئەو خانوو بووە کە هەواڵە پرسن تەوان دوایی دەرەکەوێتەوە کوڕێکی خێزانەکە لە خانووە بوو شەهید دەبووە. ئەم کوڕاوام خێزانێکی سڤیلن خێزانێکی مەدەنی کاسبی ماڵی خۆیان خێزانێکی ناسراون ینی ماڵی حاجی سائی گەڵاڵی کە باوکیان بە محەممەدی پیرۆز مەشهورن غیری کار و کەسابەت و تجارت بە هیچ ترۆ مەشغوڵ نەبوون و ئەم کوڕۆژێکەکە لەوانی غیری کار و کەسابەتەوە نبووە هیچ بە شتێکی ترۆ مەشغوڵ بێ و ئاسان هیچ بارەگایەکی ئەو هێزە چەکدارانە لیان نزیک نەبوون. ئەم بردمانە بێ پاسا بووە تاوان بووە ناحەقێکی گەورە بووە کە کراوە. ئێمە مێدەوارین ڕێکخراوەکان خەڵکی تر بێنە سەرخەت بۆ بەرگریکردن لەم خوێنە بە ناقڕژاوانە.